بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و گەشتینەوە مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان مانگە خۆشەکەیە، ئەو مانگەیە کە هەمومان دڵمان خۆشە تێیدا. ڕەمەزان بەڕاستی یعنی بۆ ئینسانی ئیماندار بۆ کەسی مسلمان یەکێکە لەو مانگانەی کە دەکرێت زۆرترین زەخیرە کۆکاتەوە. هەر بۆیە مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە خوای پەروەردگار هەڵی بژاردووە بۆی کە لە ئیمانداران خۆش بێ، بۆی لە مسلمانان خۆش بێ. هەر بۆیەش پێغەمبەر گیان درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ لوتی بەخۆڵ داچێ یاخود بە قوڕ داچێ ئەو کەسەی کە ڕەمەزانی بەسەراتی ئەپەڕێ و بای ئەوە جوڵەی نەکردووە کۆششی نەکردووە کە خوای پەروەردگار لە خۆی ڕازی بکە. خۆشەویستانم خۆتان نەزانێتتر بەرنامەی ئاوادان بێ وەستاوە و ئێستا نۆبەی بەرنامەی ئێوارانی ڕەمەزانە. ئەمڕۆ هاتوین بۆ گوندی ڕیشێن لە بناری سوورێن و لە دەشتی شارە زوور. گوندی ڕیشێنێکێکە لە گوندە خۆشەکانی ئەم دەڤەرە سەر بە ناحەی خورماڵیشە. تەمەناوەکەم کە ئەمڕۆ ئەم ئێوارەیە ئینشاءڵڵا لە گوندی ڕیشێن بەرنامەیەکی ڕەمەزانی جوان بۆ ئێوە دروست بکەین و دڵتان پێی خۆش بێ. فەرمون با پێکەوە ئەم ئێوارەیە لە ڕیشێن بین. سپاس بۆ برنجی کۆبانێ و گوڵبەهار کە سپۆنسەری بەرنامەی ئێوارانی ڕەمەزانیان کردووە. سەلام عەلەیکوم. چۆنن؟ جارە یەکەم جار تەمان ئەم بەرنامەیە خۆشیەکەی ئەوەیە کە مناڵانیش بە هەند وەرەگرێ، ینی هیچ بەرنمەیەک تێ ناپەڕێ ئەگەر چوبمە هەر شوێنێک ئیلا مناڵم لەبیر ناچێ مەگەر شوێنەکە مناڵی لێ نەبێ، ئەگەر نا مناڵ یەکێکە لە پێکێنەر و پێکاتەکانی بەرنامەی چ ئاوەدان بێ چ ئێوارانی ڕەمەزان. ئێستا ئێوە خەڵکی گوندی ڕیشێنن وانە؟ زۆر باشە. با یەکەم جار لەوە بپرسم چێ سوورەتێک قورئانی جوانمان بۆ خوێنە؟ جوان ئەبێ زۆر جوان بیخوێنە وانە؟ باشە. ئەو کچە زۆر حەزەکە یەکەم جار بچم بۆ لای ئەو، بەس ئەبێ جوان بۆ بخوێنن. باشە؟ باشە. یەکەم جار تۆ ناوی خۆتم پێ بڵێ. چێ؟ کاشمە. کاشمە؟ باشە. کاشمە تۆ بەتەمای چیمان بۆ بڵێ؟ بەڵام تۆ ئەبێ بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم. ئاوە ئەنجا باش. أبي قل هو الله أحد لبيش أبلي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله شبكي إنجا قل هو الله أحد بام بابلي باشا باش. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل والله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. آفرين كاشما آفرين. كيف فيري كردي؟ والله من يكن جار أتشين بو ملاويسة لبين أرى والله. لا شما مستاك؟ والله نازل نايم مستاكة. کاشمە بەردەوام بە باشە ئەها مزگەوتەکە ئەکرێتەوە ئەجا
زۆر مامۆستاتان بۆ یەد اینجا بخوێنە باشە ئافرین کاشمە چێتر بۆمانەڵێ لە کوڕەکان پەلەمەکەن دێ کوڕەکان چێ زۆر جوان بۆمانە خوێنە چیمان بۆ خوێنی الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت